لە ئێستاە پرسیارەکە ئەوەیە کێ پارێزگاری سلێمانیە؟ ئێستان سواز بۆ بینەرانی خۆشەویست. سپاس. کاک ئەنوەر ئەگەر گوێت لێم بێ. بەڵێ گوێم لە جەنابتانە. سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەرانی خۆشەویستی NRT. زۆر سپاس. لە ئێستاە کێ پارێزگاری سلێمانیە کاک ئەنوەر؟ ئەتوانین بڵێین تا ئێستا پارێزگاری سلەیمانی لەم حاڵەتەدا هیچ پارێزگارێکی نییە بە حکمی ئەوەی کە ئەنجومەنی وەزیران کابینەی هەژ لە دەستی چەند کەسێکی دیاریکراودایە کە هەموو پۆستە ئیداریەکانی کابینەی هەشتیان بۆ خۆیان قۆڕخ کردووە و بۆ مەرامی سیاسی بەکاری دەهێنن و ڕێکارە ئیداری و یاساییەکان دەشێوێنن بۆ ئەوەی بە ئەنقاز جۆرێک لە فەوزا جۆرێک لە ناڕێک و پێکی لە ئیدارەدانی پارێزگاکەدا بەڕێوە بچێ. ئەمانە هەمووی بەدەستی ئەنقاز دەکرێت و ئەنجومەنی وەزیران بەرپرسی یەکەمە لەم بابەتە، چونکە لە ڕابردوو ئێمە لە دوای هەڵبژاردنەکانی 30 نیسان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتنیەکی سیاسیمان کرد لەسەر پۆستی پارێزگاری سلەیمانی و پۆستەکانی تری حکوومەتی خۆجەیەتی. 2 ساڵی یەکەم بزوتنەوەی گۆڕان بە ئەمانەتەوە ئیحترامی لە ڕێکەوتنەکە گرت و 2 ساڵی یەکەم دکتۆر ئاسۆ فەریدون بوو بە پارێزگاری سلەیمانی. لە ئێستادا پارێزگاری پێشنیازکراوی ئێمە دیاریکراوە و بۆ باشتر بەڕێکردنی ئیشوکارە ئیداریەکان بەڕێز سەردار قادر پێشنیاز کراوە بە ڕێکارێکی ئیداری و یاسایی کە ببێتە پارێزگاری سلەیمانی بە وەکالەت. بەڵام وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی وەزیران ڕێگری لە ئیشوکارە ئیداری و یاساییەکانی پارێزگای سلێمانی دەکەن لە کاتێکدا ئەوان خۆیان 4 وەزارەت کە وەزیرەکانیان نوێنەری بزوتنەوەی گۆڕان بوون لەگەڵ 2 دەستەی سربەخۆ بە وەزیری بە وەکالەت بەڕێوەیان دەبن، بەڵام ڕازی نابن پارێزگاری سلەیمانی بە وەکالەت ئیشوکارەکانی بەڕێوە بکە و لە بەیان و بڕیارێکی نایاساییدا وەزارەتی ناوخۆ ئیشوکارەکانی پارێزگاری سلەیمانی بە وەکالەتی هەڵپەساردووە کە ئەمە سەرلەبەری نایاساییە و شکاندنی ڕێکارە ئیداری و کارگێڕیەکانە لە حکوومەتی هەرێمی کوردستاندا و بەدەستی ئەنقەز ئەتوانین بڵێن فەوزا و شێواندنی ئیدارە لە پارێزگای سلێمانیدا دروست دەکرێت. باشە کاک ئەنوەر تۆتە لە ئێستاە کەس پارێزگاری سلێمانی نییە. ئەی سەردار قادر چ پۆستێکی هەیە ئێستا؟ کاک سەردار قادر جێگری پارێزگاری سلێمانی و بۆ کاروباری هونەری ڕێکارە ئیداریەکانی بۆ بەرز کراوەتەوە بۆ وەزارەتی ناوخۆ بۆ ئەوەی فەرمانی دەست بەکاربوونی بۆ دەربچێ وەک پارێزگاری سلەیمانی بە وەکالەت. بەڵام تا ئێستش وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی وەزیران ئیشەکەیان بە حزبی کردووە تەنها بە خاتری ئەوەی کە کاک سەردار قادر بربژێری بزوتنەوەی گۆڕانە تا ئێستا ئەو فەرمانیان بۆ دەرنەکردووە. پێشتر وتم وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی وەزیران لە جیاتی ئەوەی بەڕێکارێکی ئیداری و یاسایی و دەوڵەتداریدا بەڕێوە بچێ، پارتی دیموکراتی کوردستان ئیستیغلال و قۆرخی کردووە بۆ خۆی و مەرامی سیاسی خۆی تێدا بەکاردەهێنرێت و ئەو بڕیارانە دەردەکەن کە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت چۆن لە ڕابردوو بینیمان وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان لەلایەن چەکدارە حیزبیەکانەوە لە پۆستەکانیان دوور خرانەوە. ئێستاش بەدەستی ئەنقەز دەیان دەوێت لە پارێزگای سلێمانیا دووبارە فەوزایەکی تر بۆ خەڵکی پارێزگاکە دروست بکەن بۆ ئەوەی ئیشوکارە ئیداری و کارگێڕیەکانی سنووری پارێزگای سلێمانی بەباشی بەڕێوە نەچێ. فەرمانیان بۆ نوێنەرەکەی بزوتنەوەی گۆڕان کە ڕێکارێکی ئیداری و یاسایی بۆ گیرا بۆ بەر فەرمانیان بۆ دەرنەکردووە کە دەرنەکردنی فەرمانەکەش دووبارە ئەمەش نایاساییە و خراپ بەکارهێنانی دەسەڵاتە لەلایەن وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی وەزیرانەوە. بەڵێ کاک ئەنوەر ئێستا سەردار قادر بۆ وەکالەت ئیشوکاری پارێزگاری سلێمانی بۆ وەکالەت ڕایەکات یان وەک ئەو دەنگۆیی دەوترێت کە ئیشەکانی هەڵپەساردووە و یاخود کارەکانی هەڵپەساردووە و کەسێکی کە ئەو کاراناکات؟ کاک سەردار تا ڕۆژی یەکشەمەش لەسەر کار دەوامی کردووە، بەڵام لە ئێستادا دوای ئەوەی بڕیارێک لەلایەن وەزارەتی ناوخۆوە دەرچووە ئەو بڕیارێکی نایاساییە تا ئەو کاتەی ڕێکارە ئیداری و یاساییەکانی بۆ دەکیرێتە بەر تا ئەو کاتەی کە وەزارەتی ناوخۆ بە بڕیارێکی حیزبی بڕیاری ناشایستە دەردەکا ئەبێ بڕیارەکانی خۆی سەحب کاتەوە و لە جیاتی ئەوەی ئەبێ بڕیار بۆ بەڕێز کاک سەردار دەربکات ببێتە پارێزگاری سلێمانی چونکە بە ئەنقەز بەلاڕێدا
دابراوە بۆ زیاتر سزادانی خەڵکی سلەیمانی ئەگینا هەموو ڕێکارەکان ڕێکاری ئیداری و یاساییە. بە نمونە وەزارەتی ناوخۆ بەڵام ئەوترێت کاگەنوەر کە سەردار قادر کارەکانی هەڵپەساردەوە و کەسێکی تر لە شوێنی ئەو وەکو پارێزگاری سلێمانی بۆ وەکالەت کارەکات. تا ئێستش کە قسە لەگەڵ جەنابتان ناکەم، ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هیچ نووسراوێکی فەرمیمان بەدەست نەگەشتووە بۆ هیچ کەس و نوێنەرێکی دیاری کراوە. تا ئەو کاتەی نووسراوی فەرمیمان پێنەگا هیچ کەسێکیش نەمان بینیوە بۆ واژۆی هیچ کەسێکی کەشمان بۆ نەهاتووە. لەبەرەوە هەتا ئێستا هیچ کەسێک فەرمانی دەست بەکاربوونی نەگەشتووە بە ئێمە. بەڵام پێویستە ئەنجومەنی وەزیران وەزارەتی ناوخۆ بە بڕیارەکەی خۆیان بچێتەوە. مەجلیسی شورا لەسەر داوای دوو جیهەتی مەعانی ڕەئی دەدات و ئەگەر هەردوو تەرەفەکە داوای ڕەیان کرد ئەتوانین بڵێن ڕەکانی مەجلیسی شورا ملزەمە بۆ جێبەجێکردن. بەڵام لێرەدا تەنها یەک جیهەت کە وەزارەتی ناوخۆیە داوای ڕەئی کردووە و ڕەکانی مەجلیسی شورا ملزەم نییە بۆ جێبەجێکردن. بۆیە دەبێ ئەسڵی ڕێکارە ئیداری و یاساییەکە بگیرێتە بەر کە پەسەندکردنی دەست بەکاربوونی بەڕێز کاک سەردار قادر وەک پارێزگاری سلەیمانی بە وەکالەت. بۆیە دەبێ ئێستا بەس ئەمەوێت وەڵامێکی دروستن دەکەوێت کاک سەردار قادر ڕێگری بۆ خەڵکی پارێزگای سلێمانی دروست پارێزگاری سلێمانی بۆ وەکالەت لە شوێنی خۆیەتی بەردەوامە لەسەر کارەکانی. ڕاستەخۆ پێم وتیت کاک سەردار قادر فەرمانی دەست بەکاربوونەکەی لە پارێزگای سلێمانیەوە بۆ دەرچووە، بەڵام وەزارەتی ناوخۆ فەرمانەکەی بۆ دەرنەکردووە. بۆیە بەڕێزیان ئەبێ فەرمانی دەست بەکاربوونی لە وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی وەزیرانەوە پێ بگات. ئەمە نەک بۆ کاک سەردار، بۆ سەرۆکی شارەوانیەکان ڕاستە، بۆ بەڕێوەبەری هەر فەرمانگەیەکی تری حکومی ڕاستە پێویستە فەرمانی لەلایەن وەزارەتە پەیوەندیدارەکەی خۆیەوە بۆ دەربچێت. ئەمە گرتنەبەری ڕێکارێکی ئیداری و یاساییە. بە نمونە سەرۆکی شارەوانی کاتێک داوای 2 مانگ مۆڵەت دەکات، داوا ئەکا یەکێک لە شارەوانیەکەی ببێتە سەرۆکی شارەوانی، خۆی دەچێت بەلای ئیمۆڵەتەکەی و سەفەر دەکات، بەڵام دەبێ وەزارەتی شارەوانی فەرمانەکەی بۆ دەربکات. تەنها ئەمە ڕۆتینیات و شکلیاتێکی ئیداریە. بەڵام ئەمەی کە وەزارەتی ناوخۆ دەیکات دەرحەق بە بەڕێز سەردار قادر بگرە سزادانی سلەیمانیە، بگرە شێواندنی ڕێکارە ئیداری و یاساییەکانە تەنها بە خاتری ئەوەی کە ئەو بەڕێزە بربژێری بزوتنەوەی گۆڕانە. باشە کاک ئەنوەر ئەوترێت عومەر قەڵاتزەیی ئێستا پارێزگاری سلێمانیە بۆ وەکالەت، ڕاستە؟ کاک عومەر قەڵاتزەیی جێگری پارێزگاری سلێمانیە بۆ کاروباری ئیداری، نەک بۆ کاک عومەر بۆ هیچ بەڕێزیەک. وەکو پێشتر وتم ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو جیهەتێکی ڕسمی هیچ نووسراوێکی فەرمیمان لەلایەن هیچ وەزارەتێکەوە بۆ هیچ بەڕێزێک بەدەست نەگەشتووە و نەهاتووە. کاک عومەر قەڵاتزەییش نەچوەتە موقع و ژووری پارێزگاری سلێمانیەوە بۆ ئەوی واژۆکە، لەبەرەوەی نە ئەو هیچ واژۆیەک و هیچ ممارەسە هیچ دەسەڵاتێکی کردووە و نە هیچ فەرمانێکیش گەشتووە بە ئێمە. ئەکرێت ئەو بکرێت بە پارێزگاری سلێمانی بۆ وەکالەت؟ جا تەمە ناکەین وەزارەتی ناوخۆ هیچ ڕێکارێکی هەڵە نەگرێتە بەر، نەخێر پێ دەڵێم ناکرێت. کاک سەردار جێگری پارێزگارە بۆ کاروباری هونەری، کاک عومەر جێگری پارێزگارە بۆ کاروباری ئیداری، کەواتە وەزارەتی ناوخۆ سیاسەتی بانێکە و دوو هەوا پەیڕەو دەکا. خێرە بۆ ئەمیان نابێ بۆ ئەویان دەبێت، نەخێر ئەوەی کە لای ئێمە مەبەستە دەبێ وەزارەتی ناوخۆ بە بڕیارەکانی خۆیان بچێتەوە، دەسەڵاتە وزاریەکانی بۆ مەرامی شخصی و حیزبی بەکارنەهێنرێ، ڕێگە نەدرێ پارتی دیموکراتی کوردستان ئیستیغلالی وەزیرەکانی بکە، بڕیاری نایاسایی و نامەنتقیان پێ دەربکات. چونکە خەڵکی کوردستان و یاساناسان ئەو ڕاستیە باش دەزانن ئەمە تەنها گرتنەبەری ڕێکارێکی ئیداری و یاساییە، هیچ تەفسیرێکی تر هەڵناگرێت. باشە لە کاتێکا جێگری سەرۆکی حکوومەت بە فەرمی مامەڵە لەگەڵ ئیمزای سەردار قادراکات وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی شورای هەرێم مامەڵی لەگەڵا ناکەن، تاکەی سلێمانی ئەبێ بێ پارێزگار بێت. سلێمانی نابێ بێ پارێزگار بێت. ئێمە ڕێکەوتنی سیاسیمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە. ئێمە وەک ئەرکی ئەخلاقی خۆمان 2 ساڵ یەکەم پابند بووینە، قسەکەی جەنابت ڕاستی تێدایە و دەبێ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت ئەو بەو ئەرکانە هەڵسێت و بڕیارەکان ڕاستکاتەوە، ڕازی نەبێت کە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆ بڕیارێک دەربکەن کە نامەنتقی بێ و نایاسایی بێ. ئەوانیش بەشێکی بابەتەکەن و ڕێکەوتنە سیاسەکەمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانایە و دەبێ
ئەوانیش بێنە سەرخە کامیان فەرمیترە کاک ئەنوەر ڕێکەوتنەکەی ئێوە و یەکێتی فەرمیترایان ڕای وەزارەتی ناوخۆ کێ ئەتوانێ بڕیار بات کە کێ پارێزگار بێ لە سلێمانیە یەکێتی و گۆڕان یان وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی شورای هەرێم ئێمە زەرورە ئێمە ڕێکەوتنە سیاسیەکەمان بە خاتری سنووری خەڵکی پارێزگای سلێمانی بووە بۆیە پابەندبوون بە ڕێکەوتنەکەەوە گرنگە و پێویستە بە ڕێز قوبات تاڵەبانی و بریکاری وەزیری ناوخۆ بێنە سەرخەت ئەگەر نیەتێکی شەبێ بۆ ئەوەی بڕیارێکی لەو جۆرە دەربکرێت و کەسێکی کە بە وەکالەت بکرێتە پارێزگاری سلێمانی تەمەناکەم بڕیاری وانەکەن چونکە ئەگینا هەم بزوتنەوەی گۆڕان هەڵوێستی فەرمی خۆی دەبێت و لە کەسیش قبول ناکرێ بڕیاری نایاسایی و سیاسەتی بانێکە و دووهەوا پەیڕەو بکە و ئیدارە و وەزیفە و حکوومەتداری ئیستیغلال بکە بۆ بەرژەوەندی حیزبی و ڕاستتر بڵێن لە بەرژەوەندی حیزبێکی دیاری کراو کە پارتی دیموکراتی کوردستانە. باشە گرنگی ئەم ڕێکەوتنی ئێوە چییە لەگەڵ یەکێتی لە کاتێکە خۆشتان ئەڵێن سلێمانی بێپارێزگارە؟ سلێمانی ڕێکەوتنەکە بەرجەستە بووە بەڵام ئەوەی کە ئیدارە دەشێوێنێ ئەوەی کە گرفت بۆ خەڵکی پارێزگای سلێمانی دروست دەکا ئەوەی کە موچەی موچەخۆرەکانی پارێزگای سلێمانی دابین ناکە ئەوەی کە نادادپەروەری دەکا لە بودجە و میزانیەی هەرێمی کوردستانە ئەوەی کە جیاوازی لە نێوان شارەکاندا دەکا ئەوەی کە شارەوانیە 2 میلیۆن لە حکوومەتە کشێتەوە لە ئیداریەکانە 6 میلیۆن دیناری وەک نەسیرە دەداتێ دیارە پارتی دیموکراتی کوردستانە. گۆڕان لە یەکە ئیداریەکانی حکوومەتە ئەکشێتەوە؟ بەڵێ لە پرسیارەکە تێنەگەشتم. گۆڕان بەتەمایە بکشێتەوە لە حکوومەت؟ ئەوە بڕیاری من نییە، بڕیاری جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانە. من وەکو نوێنەرێکی بزوتنەوەی گۆڕان هەر بڕیارێک دەربکا پابەند دەبم بە بڕیارەکانی جڤاتی نیشتیمانی دەنگۆیەکی وا بیستووە کە ئێوە بکشێنەوە لە حکوومەت کاگەنوەر؟ لەو بابەتا قسە بکەم ئەو بڕیاری جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانە. بەڵێ ئەنوەر تاهەر جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕاستە و خۆمیوانی NRT بوویت. سپاس بۆ ئامادەبوونت.